بینەرانی بەڕێز و خۆشەویست هەوادارانی کتێب و هەروەها ئەوانەی کە بە خوێندنەوە سەرقاڵن و لەگەڵ دنیای کتێبە مامەڵەتان هەیە. ئەم کاتتان باش و لە هەر کوێیەکەن خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادبمەوە. بەڕێزان، میوانی ئەم جارەمان میوانێکی ئێجگار تایبەتە، میوانێکە کە نزیکەی 40 ساڵە ئامادەگیەکی گەورەی لە دنیای ئەدەبی و ڕۆشنبیری ئێمە هەیە. بەیەکێک لە تازەکەرەوەکانی چیرۆکی کوردی دانرێ و بەیەکێکیش لە داهێنەرەکانی بواری ئەدەب و بەیەکێکیش لە پێشخەران و گەشەپێدەرانی ڕۆمان لە دنیای ئێمە لە قەڵەمە درێت. کەویش بەڕێز و خۆشەویستمان مامۆستا شێرزاد حەسەن، نووسەر و ئەدیب کە لە هەمان کاتا چیرۆکنووس، ڕۆمانووس و هەروەها پەروەردەکار و لە بواری پەروەردە شائیشەکە. چاوپێکەوتن و هەروەها دیدار لەگەڵ بەڕێز مامۆستا شێرزادە تاموچێژێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام کێشە و قۆرت و ترسی خۆشی هەیە، لەبەرەوەی پیاوێک بەم ئامادەگیە گەورەیەوە، ئەدیبێک بەم ئامادەگیە گەورەوە ئاسان نییە کە بتوانیت محاوەرەی بکەیت و گفتوگۆی لەگەڵا بکەیت. من نزیکەی 3 بۆ 4 مانگە بێ بە کۆی بەرهەمەکانی ئەوە چوومەتەوە بە خوێندنەوە، لە خوێندنەوەی ڕۆمانەکانی، چیرۆکەکانی، هەروەها تەنانەت کتێبە وەرگێڕاوەکانی چاوپێکەوتن و دیدارەکانی، تەنانەت لە یوتیوبیش گەڕاوە مەگەر شتێکی بە ڤیدیۆ هەبوو بێژۆم لێگرتووە. بۆ ئەم دیدارە بەتەواتی خۆم تیار کردو، هیوادارم کە بتوانین دیدارێکی باش پێشکەش بکەین و هەروەها بەتەمەین کە چەند ساعتێک لەگەڵ ئەم ئەدیبە خۆشەویستە و ئەم نووسەرە خۆشەویستە گفتوگۆ بکەین. مامۆستا بەخێر بێ. قوربانتم، زۆر سوپاس. خۆشحاڵم کە لە بەرنامەکەم ئامادەبی. پاش ڕاکێکی زۆر من چۆنڵی ماوەیەک زۆر دەرکەوتم بە ساڵانێک لەمەوبەرەیتر دەکرا تۆزێک لە تاریچیە کار بکەی، ئەوە گرنگە. بەڵێ چکە هەیە لە دەرەوەش لە وڵاتانی کەش لە هەموو ژیانی نەدیدارێکی کردو نەچۆتە سەر تەلەڤیزیۆن. بەڵام لێرە زۆر نمونەی ئەوانە ساڵی هەژاری زۆر ڕقی لە ڕۆژنامە نووس بوو ئامادەن بە زۆر. مامۆستا لە پێشەکیەکان ئەمەژەم پیاکە قسەکردن لەسەر ئەدەبی تۆ قسەکردن لەسەر تقریبا نزیکی ئەزمموی 40 ساڵ، تقریبا 35 بۆ 40 ساڵ. یعنی ئەم ئامادەجیەک بەردەوامە، ینی قورسە چێژبەخشە چۆنە بۆ تۆ وەکو ئەدیب و نووسەرێک؟ ئەگەر بەوردی قسە بکەم ئەکرێ بڵێ من لە تەمەنی 12 ساڵی بووم، دایکم زۆر حەزی کرد کەسێکی ساڵح و باش دەرچم. بەڵێ بردمی بۆ مەلای مزگەوتی گەڕەکی کووران لاولێر. بەڵێ پێی خۆش بوو کە قورئان خەتم کەم تاوەکو باش بم. بە هاتوچۆکردنی مزگەوتم کەوتمەوە کتێبەکانی تری تەفسیر و خوێندنەوە تا من لە مزگەوتەوە دەستم پێ کرد. بەڵام بەڕێکەوت هەر لە گەڕەکی ئێمە کابرایەک هەبوو، مەلایەکی شۆعی بوو، مارکسی بوو، مەلاش بوو. بەس لەو مەلابانەوە کە هەڵە گەڕێتەوە ئیتر خەریکی دنیا بێ زیاتر لەوەی خەریکی ئاسمان بێ. تر ڕۆمانێکی فرەنسی بە عەرەبی هەبوو، ناوی ئەمیل زۆلایە نووسەرەکە، ئەمیل یا ئەمیل زۆلا. بیرمە ناوی نێچیر بوو، ئەلفەریسە بە عەرەبی. ئیتر ئەوە وای کرد مەلا هەمزە یارمەتیدام لەگەڵ مەلای کە قورئان و خەتم کرد و خۆم تقریبا لە 2 ساڵە ئەوە نەم خوێندەوە کە توانام شکا بەسەر زبانی عەرەبی. کە تۆ زانی لە قوتابخانە ئێمە جۆرێکە من هەمیشە بە بەندیخانەی ئەزانم قوتابخانە تا ئەم لەحزەیەش ئەو هەموو منهەجشتە مردوانەی پرۆگرامی دەما خوێند، هیچ چێژێکی نەدەدامێ، هەتا سرودیش بە زۆر لەبەرەکرا، ئاەتیش بە زۆر پێت لەبەر دەکەن. بۆیە من شتێکم دۆزیەوە لە دەرەوە، ئەوەش تەمەنم هەر 12-13 بوو، لەوە زیاتر نەبوو. بۆیە عشقی ئەدەب لەوە پیا بوو کە من ئەو ڕۆمانم خوێندەوە، پێم سیر بوو کۆمەلگای فرەنسی بەم چێشنە ژیاوە کە زۆر لە نەکبەتیەکانی ئێمەی تیا دیارە لە باز لە سەرەتای سەدەی 20 و کۆتایی قەرنی 19 ئیتر کەوتمە خوێندنەوە. وای ئەو قسەی تۆ زۆر ڕاستە، بۆ من دنیایەکی ئەوەنە تاریک و بێڕەنگ و دەتوانم بڵێ من هەتا شەرمن و ترسنۆکیش بووم، هاوڕێم هەبوون، بەڵام هەمیشە دوورە پەرێز و تەنیا و لاتەریک بووم. بۆیە تەسەورم وایە ئەوەی کە بۆ من گرنگ بوو دنیایەکی کەم دۆزیەوە کە هەمیشە ئاوەدان بوو، هەمیشە قەڵەباڵغ بوو، هەمیشە لەو تەنیاییە و لەو شەرمنیە و لەو ترسنۆکی خۆم سەدان پاڵەوانەمە بینی بۆ خۆم قسەم لەگەڵەکردن. واتە من بە چیرۆکی منداڵان دەست پێ نەکرد، لە تەمەنی 13ەوە بە چیرۆکی گەورە ساڵان و ئەوەش منی بردە ناو ئەدەبی ڕۆژئاوا. دوای 10 ساڵ گەڕامەوە ناو ئەدەبی عەرەبی، مەسەڵەن من نەجیب محفوظ دوای 15 ساڵ لە خوێندنەوە ناسیم، یا یوسف السوباعی یا محەممەد عەبدولحەلیم عەبدوڵاوانە کۆمەڵێک کاتبی مصری بەناوبانجی ئەو ڕۆژگارە. بۆیە تەسەورم وایە بەتەواو سەتوانین بڵین یەکەم شت کە تۆ باتە ئەم دنیا چێژە، چێژ و معریفە. چکە بیرە نەچێ ئەدەب تاکە شتێکە کە لەزەت بەخشە
تامو بۆ یعنی دنیایەکی سەرسامت دەکا یعنی دنیایەکە هاوشانی واقعە بەڵام زۆر جوانتر زۆر بەهادارتر پڕ لە جوانی پڕ لە سحر پڕ لە فەنتازیا پڕ لە خەیاڵ ئەوە ژوا دەکات کە تۆ هەم معریفە وەرگری چکە تۆ گەبتەیە رووسیا بناسی لە ڕێی دۆستۆفسکی ئەو باشترین ناسی نەک لە ڕێی سیاسیەکانی رووسیا لە ڕێی تۆلستۆی رووسیا ناسی ئەتوانم بڵێم ئیستعارێک وەرگرم تۆ هەمان دوانەی کە ئادەم و حەوایان ڕاکێشا کە بریتە لە معریفە کەشفکردن لەگەڵ چێژە بەرەو ئەم دنیای هێناوی ئەمەش واولەکە تووشی هەمان مەسیر بیتۆکەویش دەرکردنە بێگوماندن کە ئەوش دواترت باسەکەین لە ئەدەبی توێ ئامادەگیشی گەورەی هەیە دەرکردن غەریبی ئەوە ئەو قسەی تۆ دەمباتەوەی مەسەلەن تۆ لە گەڕەکەی ملی بژی زۆری هەژار نشین لە هەولێری ساڵانی شەستەکان باسکەم یعنی تاکە شتێک کە لە زەدبەخش بوو لە پاڵ کتێب سینەما بوو بە هەرقەل و ماشستیان پێدەوت چزانم ئەو فلیمانەی جەنجی تایە بەڵام دوایی چوومە سەر فلیمی هندی زۆر شێتی فلیمی هندی بووم پڕ بوو لە ڕنگ و دەنگ لە ژیانی من ڕنگ و دەنگ نەبوو هەمیشەش پاڵەوان هەبوو ململانێ هەبوو و ئەو فلیمانەی لە شەستەکان من بینیم هەموو ژیانی گۆڕی مەسە یەک لەو فلیمانەی منی گۆڕی کە ئیمان بە قوربانی هەبێت لە پێنا ئەوانی کە فلیمی گاید بوو یعنی من قەرزاری فلیمی هندیم بەڵام ئەوەش وای کرد کتێب و سینەما لەو ڕۆژگارەی مە دوو سینەما هەبوو لەوێ من ئێساش خەفەت دەخۆم کە سینەما لە کوردستان نەشارە شاریتیان نییە چکە سینەمات نەبێ شار نییە ڕاست هەمان لە هەمان خاڵە لەگەڵ مەریوانی براقانە هاو بەشێکتان هەیە ئەوش هەستا ستونێکی لە ئەوێنان نووسی لەسەر کاریگەری فیلمە هندیەکان بەسەر ئەو زۆر مەسەلەی چینایەتی لەوێ فێر بوو لە مارکسۆ فێر نەبوو ئەوەی دای من هەژاری یا دەوڵەمەدی ململانەی چینی ژێرەوە بە چینی سەرەوە دوو عاشق لە دوو چینی جیاواز شتی زۆر سادە بەڵام دوای کە دەخوێنیتەوە سەیرێکی ئەو شتانە زۆر گەورە بوون چونکە منی برد بۆ مانە بۆ جوانی مثلەن منی برد بۆ دنیای مۆسیقای هندی لە عالەمە لە پێشەوەیە ڕەسەنە مثلەن منی برد بۆ غاندی حتا من لە قۆناغی ئامادەی 3 ساڵ پیانەوتم غاندی لەبەرەوەی یعنی بوو هەموو شتەکانی خوێندەوە لەبەرەوەی غاندی کائینێکی زۆر ڕۆحانی بوو تاکە سیاسیەکە کە هیچی نەویست لەم دنیاە مثلەن غاندی دەرسێکی ئەخلاقی گەورەی غاندی بناسی من فیلمی هندی نەبووە غاندیم نەئەناسی ڕاستە کتێب تۆیکێکی لەوانی کە من خۆمێکێکم لەوانی کە چەند جار بەهۆی قسەکردنی بە چێژی تۆ لەسەر کتێب ڕاستە پێشتر تەماسێکم لەگەڵ کتێبە هەبوو بەهۆی ماڵەوە بەهۆی ئەندێک کتێب لە ماڵەوەمان هەبوو مامم کاتی خۆی مەکتەبێکی بچووکی هەبوو بەهۆی ئەوانە بەڵام ئەو قسەکردنە بە چێژەی تۆ لەسەر کتێب لەسەر خوێندنەوە هەمیشە وای لە جیلە کردووە کە بەرەو کتێب بێن ینی تۆ چ شتێکت لە کتێبە بینیوە ئەوەنە بە چێژانی خەڵکی تر نایبین لای ئێمە کەساتی ئێمە کەساتێکە کە تەنیا لەسەر کۆمەڵە چێژی ساوتەوە بۆ نمونە سیرکردنی تۆپی پێ بەتایبەتی گەنجەکانمان خواردن لەگەڵ سەفەرکردن کتێب نەبوو بە چێژێکی باو لە لای ئێمە هیچ کەسێک نییە لە بۆچی ڕووسی سویدی ئینگلیز کۆمەلگایەکە ئەخوێنێتەوە ئەوروپا بەگشتی خوێنێتەوە لەبرێ لە ماڵێ کتێب هەیە دایک و باوک عاشقی کتێب خوێندنەوەن چیرۆک یعنی ناتوانانی بە کۆمەلگایش سویدی یا ڕووسی بڵێ کۆمەلگایەکە عاشقی خوێندنەوەیە قوتابخانە دووەم مەڵبەندە کە مناڵان بەردەوام تووشی عشق بن ئەزانی یەکەم شت کە مناڵ لە ئەوروپا بچی هەر پۆلێک هەموو پۆلەکە چیرۆکە ئەزانی چیرۆک و کتێبە پۆلەکانیان و چیرۆکی خۆشیان هەڵواسراوە و نیگار و ڕسمی خۆیان هەڵواسراوە هەرچیەکی چالاکی مناڵەکانەیە بۆیە لە ڕێی چیرۆکەوە مناڵ فێرە بێ بیر نەچی هەر سێ کتێبە ئاسمانێکە پڕ لە چیرۆک دەرێن لەو سێ کتێبە ئاسمانی هیچ نامێنێتەوە کەواتە چیرۆک بنیاتە چیرۆک ئەوەیە وەک تازە زوود ڕوودمان هەم چێژ بەخشە هەم لەزەت دەدا و هەمێش معریفەت لەسەر دەرونی ئینسانەکان لەباری کۆمەڵایەتی و ئابووری لەباری هەموو شتێک وا لە ناو چیرۆک و ڕۆماندا تۆ هەر میلەتێک بناسیت و ئەو چێژەی من بینیم ژیانێکی گوتم تاریک و بەندیخانە بن بەڕاستی ماڵیش بە زیندان دەزانم ماڵی کوردی درۆیەکی گەورەیە کە مەڵبەندی خۆشەویستیەوە دەقاودق خێزانی کوردی یەکە لە هەر زیندانە گەورەکانی خۆشەویست من ئەمە چیرۆکەکی زۆر درێژە من چۆن بیسەلمێنم ماڵی کوردی زیندانە بە خۆی مەکتەبە بێ زیندانی دووەم دەیتە ناو حیزب زیندانی سێمە واتە کارێکەیە کتێب هەموو ئەو شتانت پێ کە فێرە تەمەڕوود دەکات فێرە هەڵگەڕانەوە فێری گومان و پرسیارت دەکات لەوە گرنگتر ئەوەی کە تۆوتت
بەردەوام ژیانێکی هاوشانی ئەو واقعی تۆ تێداژی بەس قوڵتر واکە کە شتەکان ببینی. ئیشی چیرۆک و ڕۆمانسیە ئەو شتە شاراوانەیە کە کۆمەلگات دەهاڕێت و لە ژێرەوە دەژی بەس ڕخنەگرێک هەیە ئەڵێ چیرۆک گەر فەزیحەت شتیان نەبێ فەزایحی نەبێ وەک چۆن ئیعلام هەیە لە غەرب لە پڕ قوبلێگە تەقێنێتەوە دنیایەک شت لە باری سیاسی کۆمەڵایەتی بۆیە ئەدەب و ئەدەب بەخۆی بەگشتی بە تایبەتی ئەدەبی پەخشان چیرۆک و ڕۆمان هەر ئەو ژیانە نهێنیە بۆیە کە تۆ ژیانت کەس کورتا ئێستاش میلەتی ڕۆژهەڵات پڕە لە ئەسرار مەسیحی باشترن لە ئێمە چکە یەک شەمان یا مانجی زارێک یا ساڵی زارێک ئەچن لای قەشە ئەترافاتەکەن و کۆمەلگایەکی کراوەیە تا ڕادێک فێربوونە ئەترافات بکەن کۆمەلگای کوردی و ڕۆژهەڵاتی و عالەمی ئیسلامی هەموو شتەکان شاراوەیە تۆ تەنها لە ئەدەب و چیرۆکە ئەتوانێت شتە شاراوەکان ببینی ڕاستە بۆیە ئێمە پێویستیمان بە هەزاران چیرۆکنووس و ڕۆمانوس هەیە کە لە مێژووی کۆندا تا ئەمڕۆکە بتوانێت ئەم شتە شاراوانە بڵێ چێژەکەی بۆیە بەردەوام تۆ حەزەکەی بزانی ئەوانیت کە چۆن دەژین بۆیە کتێبان دەخوێنیتەوە چکە تۆ 70 ساڵ تا 100 ساڵەژی بەڵام کتێب خوێندنەوە بە تایبەتی ڕۆمان و چیرۆک مێژووی هەزاران ساڵە بە تێدا واتە عمرت هەفتایە بە زەتوانی بیکەی بە 700 ساڵ بمامسا لە شوێنێکە لە چاوپێکەوتنێکە وەڵامێکی تۆ زۆر سەرنجڕاکێشان باز لە دوای گەشتەکەتە بۆ فینلندا و وابزانام ئەندێک گەشتی ترەکەی پرسیار لێکەن سەبارە بە گەشت ئەڵەی من پێشتر لە ڕێگای کتێبەکانەوە گەشتی چەندەها وڵاتی ترم کردووە هەموو لای من ئەستەکەم گەشتی ڕاستەقینە سەفەری ڕاستەقینە لای تۆ لە ڕێگەی کتێبەکان و نەک ئەو گەشتێکی ئێمە ئەچین بۆ وڵاتێک تۆ دەچی لێ باخ و شەقام و باڕ و مۆزەخانە و شتی زۆر جوان و ڕێکوپێکە بینی شتی یعنی هەموو شتێک کراوەیە خۆزانی لێرە تیاترۆخانەیەکی لێرکانە مۆزەخانەیە لێرە سینەما هەیە لێرە سوزانم باخی جوانەیە بەس گەورەترین سەفەر ئەوەیە کە تۆ سەفەری ڕۆحی بە ناو ژیانی مرۆڤەکانەکە تەنها لە ڕێ ئەدەبەوە ئەتوانی ئەو گەشتە ڕۆحیە بکەی بە ناو هەموو وجودی بەشەری لەوەتەی مێژوو دەنووسرێتەوە ئەخبیرت نەچێ ئەدەب لەگەڵ تۆمارە پەیاوێ ینی ئەدەب ینی تۆمار و هەمیشە دووشت هەیە درۆیە مێژوو بە درۆ نووسراوەتەوە مێژووی مرۆڤایەتی زۆر جا بە درۆ ڕۆمان و چیرۆک مێژوێکی ڕاستەقینەیە ئەجینا بۆچی دەڵێن ڕۆماننووس ئەو نووسەرە یا چیرۆکنووس ئەو کەسەیە کە مێژووی ڕاستەقینی ڕۆحی ملەتەکەی خۆی ئەنووسێتەوە ئەوەی کە درۆی تیادەنیە و شاراوەیە کەس نایبینێ مێژوونووس دەکرێت هەمیشە درۆزن بێ بەتابەتی مێژووی سەدەی دەتوانێت بڵێ سەدەکانی کۆن پاشاکان نووسیوانێتەوە بەڵام ئەم ڕۆژ ئەگەر مزەکەراتی سیاسەکان بخێنەوە پڕە لە خودزینەوە لە هەندێک ڕاستەقینە سە مێژووی شۆڕژی کورد بخێنەوە مەسەلەن ئەوەی کە بۆ من گرنگە بەختیار لە کەشتی فریشتەکان بەختیار علی لە کەشتی فریشتەکان توانیت مێژووی ڕاستەقینەی 50 ساڵی کورد بنووسێتەوە بەلای من ئەوە مێژووی ڕاستەقینەیە نەک ئەوەی مێژوونووسێک هەر شێ بێ سین منە ناز وەکو عەرەبەڵێ بەڵام من گومانم لەو مزەکەراتەیە یان لەو یاداشتانانەیە لەبەرەوەی ئەساسەن ئەو کەسە خۆی ئەدزێتەوە لە مێژوو واتە مێژوونووسەکی دەکرێت گومانی لێ بکەم یا درۆزن بێ تا چەند خولیایی نەمری ئەوەی کە تۆ بمێنیتەوە بۆ نمونە بەسی سۆفۆکلیسەکەی لەگەڵ سۆفۆکلیس لە دوای سۆفۆکلیسەوە بەدەیان هەزار سیاسی تیۆرە ئەنوە ئەشکال دین و ئەدیان هاتوون هەمیان ڕۆڵێکیان جێرا و چوونەتەوە ڕەفەکان یاد ئەسڵم بیری خەڵک چوونەتەوە مامتەلەکەی سۆفۆکلیس هەر زیندووە چوزانم هەر کامێک لەو ئەدیباناگری لە پێش ئەویشەوە سێرەکەی گەلگامێش ینی چۆتە ئەدەبەوە لە داستانێکە سێرەکەی ئەمێنێتەوە بەڵام سەرکی حەزارەکە خۆی وەکو دارو بەردۆک و حەزارە مادێکە سەرەکی بوونی نەماوە تا چەند خولی ئەمە بەسمە تا چەند مانەوە لەناو ژیانە مانەوە لەناو مێژوواکە تۆ چیرۆک بنووسیت و خوبیت بۆی درۆزن نەبم تا 30 ساڵ تەمەن من حەزمە کرد ببیندرێن بناسیێن چکە هیچ کەسێک نەبووم و بیرمە مەسەن تۆ نامەشی دڵداریە نووسی غیرەتی ئەوەت نییە بیدەی بە دڵدارەکەت بەو کچەی لە کۆڵان حەزی لەکەی وەرەوە من خۆم زۆر شەرمەندتر بووم لەوەی بەزە و کارانە زۆر جاروەیە تعبیرە بەتابەتی کە باڵەقەبی گەنجە بیت و خوێنش کە تازە لە خوێنت کەفەکە دەگۆڕی لەگەڵ ئەوە هەستێک بە دنیا پەیاوێ و پرسیارت پەیاوێ دەربارەی خوددا خەلق دڵداری مەرگ هەموو ئەو شتانەی کە هیلاکرد دەکەن لە بناڵیەوە تا دەگات کامڵە بیت بۆیە من بەڕای من تا تەمەنی سی دەکرێتەوە نەوعک لە نەرسی تێدا بێ بەس دوایی کە تۆ خەمەکەت گەورە ئەبێ من قەت بۆ مێژوو نانووسم بەڕاستی یعنی بەلام ئەوەیە کە من ئەمەیە بنووسم ئەو شتەیە کە خۆم بەتاڵەکەمەوە یەکەم جار و بۆ خۆمی ئەنووسم و حەزم لێ وەکو گۆرانی کە بەتەنیا لە حەمام بۆ خۆمی ئەڵێم بێتاقەتی
یا هەر کارێک کە بە دزیەوە ئەیکەی دڵت پێی خۆشە بۆیە کتێب خوێندنەوە بۆ من وایە بۆ من کتێب خوێندنەوە وایە کە وەکووت یەکەم جار حەزەکەی وەک گەنجێک بناسری ببیندرەی تۆزە نەرسی لەو تەمەن نەرسیس ئەوەی کە بێت خودپەرستی نیە نەوەکە لە نەرسی کاویژەوەی عاشقی خۆتی حەزەکەی خۆی حەستەکەی شتێکەتیایە خەڵک بیبینێ بیبیستێ بەڵام من بەڕاستی لێت ناشارمەوە بیرم لەوە نییە لە مێژوو چۆن باسەکرێم یان ئاخۆ من بێمە ناو مێژوو یا بێمە ناو جوگرافیا من پێکەنینم بە ئەوە دێت لە ناو مێژوو چکە کە تۆ کۆتاییت هات ئیتر ڕەنگە ئەوە جوان بێ کە ڕۆحی تۆوە لە ناو کتێبەکانتە بۆ من هەرەوەندە گرنگە ڕۆحی من بەنا تەبع منیش وەکووەری بوونەوەرێک پڕم لە ناشری و هەروە جوانیم تایە من لەوێدا وەکو ئینسان چۆن تۆ هەڵمە سنجێنێڵی شێرزاد لەوەیە چەند ناشرین بوو لەوەیە جوان بوو کتێبەکانیش لەوێدا بۆیە کتێب بەزەبت سەفەری ڕۆحیە بالمناسبە دیش لە ناز ڕستەشیە زۆر بەناو بانگە ئەڵێ نووسەران چێن جگە لەوەی نەخۆشیەکانی خۆیان لە نێو کتێبەکانە نووسنەوە ڕخنەکرێکی کورد ڕۆژێک منی گرت لە ئەوروپا ئێستا گوتی ئەزانی تۆ فێری نەخۆشیەکانی خۆ دەنووسیتەوە دەیگوتم هەموو کورد حەزەکات تەندروست بێ و ساق بێ و عاقڵ بێ ئەوە یەکێکتان بۆ پیا بووە کە دەڵێ من تەواو نیم و من نەخۆشم و من لە منداڵی وان بەسەرا لە گەنجێتی کەسێک غیرەت دەکات ژیانی ڕۆژانەی خۆی دایک و باوکو ئیگەڕەکەی خۆیانەکە چایبی تایە تۆ باز لە ناتە من تێناگەم هەمیشە خەڵک حەزەکە بڵێ تەواو من هەرگیز تەواو نیم بۆیە دەنووسم لەبەرەی تەواو نیم بەڵێ ئەمە خاڵێکی زۆر باشە بۆ چوونە ناو چیرۆک و ڕۆمانەکانتەوە چکە ئەم بەشەی چاوپێکەوتەکەمان کە چەند ئەڵلقەیەک ڕەنگە بەردەوام بێ لەسەر چیرۆک و ڕۆمانەکانتەوەستین بەڵام بەشەیەکی گشتی باز لە سیمای گشتی ئەدەبەکەتەکەی واتە سیمای گشتی ئەدەبی ناو چیرۆک و ڕۆمانەکان چکە تۆ شعری شتێ ئەوان ڕەنگە هەڵگرین بۆ کاتی تە قسەی لەسەر بکەین کەسایەتی چیرۆکەکان و ڕۆمانەکانی تۆ سێ خەسڵەتیان هەیە بەلای منەوە یەکەمیان یاخین دومیان شخصێتی پراوێزی سێمیشیان شکست خواردون لە دەرەنجامە ینی کەساتی دەستەمۆنین یاخیە بن تەنانە لە دووە ڕۆمان تا ڕۆمانی ژنێک و سەمنارەوە شخصێتی کەسیاتی شادی ئەچەند بۆ هەموو ئەو دەلالەت و ڕەمزانی کە لەو شخصەتا کۆکرێتەوە شخصێتێکی یاخیە و یاخێ بێ لە کۆمەڵگەیەکی نێر سالاری باوک سالاری توزانم تەندرا و بە یەک دنیا ڕایەڵەیهی کولتوری و نەریت و ئاین و ئەمانە بۆ شخصەتەکانیش پراوێزین تۆ بۆ نمونە لە ڕۆمانی پێدەشتی کارمامزە کوژراوەکانە لە بەشێک لە چیرۆکەکانە شخصیتی پراوێزی ئەو شخصەتانی کە لە کۆمەلگایە چاویان لەسەر نیە ڕووناکیان لەسەر نییە ڕۆڵیان نییە ئەم شخصەتانە و لە ئەنجامی سیرەکەین زۆربەی شخصێتەکان مەسیرەکان تێکشکانە ینی شکست خواردون نازانم تا چەند لەگەڵ ئەم دیاریکردنی ئەمە چەندین سعاتی قسەی لەسەر بکەی بەزەکە بە کورتی من یەکەم کۆمەڵە چیرۆک ناوی تەنایی بوو لەبەرەوەی ئاساسەن چیرۆک بەخۆی زەمانێکی کورتە و کەسێکە و کەسێکی لاوەشی دەکرێت لەگەڵی بیا دوان وهروەها وەکو شوێنش یەک شوێنە و ڕەنگە لە زەرفی قاوە خواردنەوە یەگانی و سەعات سەفەرێک بکەی بە شوێنێک دەتوانی کۆتایی بەو چیرۆکە بین بیرت نەچێ من لەو شوێنانەی کە دەژیام هەموو کەسەکان هەر پراوێزکرا و فەرامۆشکراون تۆ لە شخصەکان بژی مەسەڵەن 4 ساڵ 5 ساڵ لە ڕوانزبووم کە شارۆچکەی چکۆلەیە خوێندنم لێ دەست پێ کرد دوایی کە لە هەولێریش قۆناغی ئامادەینەوە کرد لەو دوو گەڕەکی گڵکەند کە خەڵکی تێدا دەمرد لە برسان سیل بڵاو ئەو کاتە من بەدەها کەسم بینی و من نازانم چۆن نەمردوم تا ئێستا لەو گەڕەکەی منی تیابووم دەیان برادرم مردن بە کۆکە ڕەشە هەموو مرۆڤەکانی ئەم گەڕەکانی من لێ خۆیان پراوێز خراو بوون فەرامۆشکراو بوون نەبیندراو بوون دەڵێ هیچ کەس نیت لە بەرژی خۆیانە جوانن ئینسانن ئادەمین بەس کەس نایان بینی بۆیە لەو کۆمەلگانش دووش کارکتەرەیە منداڵ و ژن زۆر فەرامۆشکراوە ئەگە تۆ سیرکەی من زۆربەی کارەکانم منداڵی تایە وەژن دوو بوونەوەری پراوێزخراو تا ئەم ساتێک قسەی تیاکە تا ئەم ساتە قساکەم دوو بوونەوەری زۆر پراوێز لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی و عالەمی ئیسلامی و هەروە کوردستان منداڵ و ژنە بۆیە تۆ هەرچۆن دەست ئەبەی پاڵەوانێکت هەبێ سیرێکی کەسەکی تەنیا و پراوێز و شەرمن و ترسنۆک و تێکشکاو ئێمە لەباری سیاسی و کۆمەڵایەتیەوە بڵێن هەر 100 ساڵە ئەجەنجی لە هەر چوار پارچەی کوردستان هەمیشە لە سەرۆکەکان هەڵواسراون یا شار بەدەرکراون یا وڵات بەدەرکراون بۆیە نە لەباری سیاسی نە لەباری کۆمەڵایەتی هیچ سوپەرمانێک لە ئارادانی هیچ سوپەرمانێک نییە لە ئارادا هەر ئەمە ژواکە مامۆستا چیرۆکی تۆ ئەدەبی تۆ بە ئەدەبێکی دژەباو لە قەڵەم درێ بۆچی لەبەرەوەی پێش
چیرۆکەکانی تۆ پێش بە تایبەتی چیرۆکەکانی تۆ پێم وایە لە زۆرێک لە لێکۆڵینەوەکان قسە لەسەر کراوە کە یعنی دەستپێکی واقعی چیرۆکن ئەوەی کە بە معنای کەلیمە چیرۆک بن چونکە چیرۆکانی پێشتر هەمان شخصەتی سوپەرمان پڕ لە شخصەتی سوپەرمان ئەوە جگەلەوەی لە ڕووی تەکنیکی ئەوانەوە کە ئەکرێ زۆر قسەیان لەسەر کرێ لە ڕووی لاوازیانەوە بەڵام لە ڕوو شخصیاتیشۆ شخصەتی تاگڕەهەندیان تەیە گەر ئەم قسەیە ڕاست بێ شخصەتێکن کە بەتەنیا جوتیارێکە و هیچی تر کوردە بەتەنیا بەڵام شخصەتی تۆ ئەتوانی لە چەندەها ڕۆ بیبینی ئەزانی یاسین ئەگەر قسەکەت تەواو کرد بێت من کاتمە ناو چیرۆکی کوردی سێ کارەکتەری سەرچیە بوو بەڵێ جوتیارێک دژی ئاغا ئەزەنجە کۆڵ نەدەرە و کرێکارێک کە ئێمە سەرما بە حساب کرێکارێک دژی بۆرجوازی ڕاست ئەزانی خرافەتەی زۆر گەورەیە وابزانی بۆرجوازیت لە وڵاتە هەیە ڕەنگە هەندی ئەخلاقی زۆر نابوتی بۆرجوازی نەقڵ بوو بێ بۆ خەڵشیێمە ئەژیامێشا لە قۆناغی شوانکارەی هێشتا لە قۆناغی جوتیاری بەڵام بۆ دەبێت جوتیارێکت هەبێت کۆڵنەدەر و دژی ئاغا دەجەنجێ دەکرێت جوان بێ وەک پێکەنینی گەدای حەسەن قزڵەتی من بەس بەو سەرسامم یا پێشمەرگەیە کە هیچ خەسڵەتەشی ئینسانیە بەس دەتوانێت تفەنگ بتەقێنێ نەدەگری نە پێدەکەنی نە خەمیژنەکەیەتی ئیتر لەبەرەوەی دژمن وەستاوە سێ کارەکتەر دێت جوتیارێکی دژی ئاغا کرێکارێک دژی بۆرجوازی و سەرمایه‌داری پێشمەرگەیەک دژی داگیر وەش لە 1970ەکانەوە هەبوو و واقعی سۆشیالیزم ڕیالیزمی سۆشیالیزم کە چەپەکان لە کوردستان هەبوون بە تایبێت ڕەخنەگرەکان ئەگەر پێڵپاڵەوانەکەت کرێکارێک نەبووە دژی سەرمایه‌دار تۆیان بە خێڕی و نابوت دەنا من لەو کاتە هاتم باسی مناڵێکی چڵمن نەکەم کە لە مەکتەب چۆن لێدرێت یا باسی ئەوەکەم کە بێوەژنێک حاڵی چییە یا باس لەوە دەکەم کە کچێک دوو خوشی شووەکە بەس ئەو گەورەیە دەمێنێتەوە لە ماڵ بەتەنیا یعنی باسی کەسێکەکەم کە کەس نایبینێ و ئەوە ژیان وا لەوێدایە ژیان هەمیشە لەو شوێنانەدایە کە فەرامۆش کراون کوردستان گوایە دەڵێن دەیکەین بە دووبەی بەس ئەمن کارم بە دووبەی نییە ئەچمە ئەو گەڕەکانەی کە لە قەبرستانەچێت لە گۆڕستانەچ خۆشگوزەرانی بۆ دەزانم ئەمڕۆکە تەقینەوەیەکی تەکنۆلۆژیا و تەقینەیەکی سەرمایە گوزاری و پارە پەیداکردنێ بە زۆستا هەزاران ماڵی نەکبەت هەیە و بە هەزاران کەس هەیە یعنی بۆ ڕەنز دەدا بۆ سێ ژەمنان وەک ئەسپ و ئێستری عەرەبانە بۆ یە قسەم لەسەرەوە نییە کە من ئەوە نییە بەس پێشمەرگەکەی بۆ نەکردوم پێشمەرگەی کاس بکەم ئینسانە یعنی بەس تفەنگ ئەتەقێنێ و دژی دژمن ئەم پێشمەرگە دەبێتەوە خەسڵەتێکی ئینسانی بیتی من درۆی وام نەکردو بەتەڵی پێشمەرگەمە بێت چونکە یان پێم دروست ناکرێ یان گە دروستی کەمە بێ خەسڵەتێکی ئینسانی لە دو ڕۆمانە شخصەتی هۆمەر تێ ئەوش بەس شخصەتی هۆمەریش دوایە بە شخصەتێک کە تقریبا حاشا لە خەباتی خۆی هۆمەر لە شاپیان و تۆ ژنەکان بکوژە کە لەش فرۆشن ژنەکانە کوژە بەوێ بزانیت چێن دوای عاشقی شادی ئەبێ شادی فێری ئەخلاقیەکە پەشیمانە بێتەوە لە هەموو ڕابردووی خۆی ئەسڵانە ئەو دقەی ئەخیری ئەو تێکستا درێژە ژنێک بە سەمینارەوە گومانە لەو 20 ساڵەی کورد کە ناوی لە ناو ئازادی ڕاستە مامۆستا بەس ئەوەی کە لای من جێی سەرنجە ئەوەیە کە بۆچی کۆی ئەم کەسایەتیانە ڕوبەڕووی شکستە بنەوە ئێمە ئەزانین بۆ نمونە لە ئەگەر سیرکەین لە مێژووە ڕێبازێکەیە بۆ نمونە ئەگەر سێری هیگەڵکەین سێری مارکسکەین بازە جەبرێتی مێژۆ کاڵە مێژوو ئاواڕۆ و لە سەرنجامە ئەمە کۆت بەم شتە کۆتایی دێ لە کۆمەڵاتیاڵە کۆمەلگە ئاوا دروستە بێ لە سەرنجام ئاوە بەس ئێستاکەم نازانم جۆرێک لە جەبریەتیش لە کەسێتەکانی تۆ هەیە بۆی کە سەرنجامی تۆ تێکشکانە هەر چۆنێک بی تۆ تێکشکاوی من نمونەکەت پێ بۆچی ئەمە ئەگەر قسە لەسەر ئایا بەڕای تۆ بەڕای و کەسانەی گویان لە من و تۆ ئێستا کەسە تێکشکاوەکان زۆرترن لە کۆمەڵگای کوردی یا سەرکەوتوەکان ئەوە پرسیارە لەباری کۆمەڵایەتی و حتا وەرە ناو سیاسەتیش تازە باسی سیاست ماگرکەمێک چەند شۆڕشی کورد تا ئێستا ئەمەی ئێستا ناومان ناوە ئازادی ڕاستە ناویەوەیە بەڵام ئەو 20 ساڵە مەسەلەن هەموو شۆڕژێرە کۆنەکانی ئێستا ملیۆنێری کورد و سەرمایەدارن یعنی دەبێت دادگایی بکرێن زۆریان پرسیارەکەی منەوەیە ئایا بەڕای تۆ ئەمەی ناوی ئازادی ئەمە شکستە ئەمە چکۆ شتێکمان دۆڕان لە دوای ڕاپەڕی ناوی ئەخلاق بوو و بەعسیزم و ئەخلاقی بەعسیزم و من لە پەروەردەم ئوستاز پەروەردە یەکێتی و پارتی تێدا کایەکەن باشە من هەموو ڕۆژ شکست دەبینم لە مناڵیەوە تا ئێستا و هیچ سەرکەوتنشی گەورە نابینم لەباری کۆمەڵایەتی سیاسیەوە و ئەو ئینسانە خۆشبەختە گەورانە نابینم کا من نەمەوێت و تۆ ئێستاشی لەگەڵ دابی لە پارکان
کچ و کوڕێک لێک نزیک بنەوە گە عاشق و ژنومێردیش بن خەڵک گومانیان لێکە بەس تفو بە نەعەل بەرگی یەکتێکەوە خەڵک دێتە سەیران سەیرەکە دەوەستەی پێی سەیر نییە چ چیرۆکەشی عاشقانە لەوەتەی لەو 50 ساڵە من بیرم کردوتەوە فامم کردوتەوە گەیشتۆتە ئاکام چیرۆکە کوردی کۆنەکان وەکو شیرین و فەرهاد وانە هەمووی دلیل ئێوەیە کە شکستێکەیە سەرکەوتن درۆیەکی زۆر گەورەیە لە ژیانی سیاسی کۆمەڵایەتی ئەمە من دەکرێت ڕەشبینم ناوبەرنەوە کاری من نییە دوکانی ئومێد و هیوام هەبێ کاتی کاری نووسەر نییە درۆی وا بکە من مەسە ئەم وڵاتە بە زیندانی ژنانە بینم یەکێکەڵێ نییەوە هەزاران ژن سارە لێ خوڕێ بەویشەوە هەر لە زیندانایە بۆ من هیچ شتێک نییە ناوی سەرکەوتن بێ لەوەتەی منەژین بە تایبەتی لە پەروەردا من نیو سەدەی لە ناو پەروەردەم لە 50 چوومەتە قوتابخانە من ئێستاوا لە پەروەردە یژەکەم پەروەردە یەکێکە لەو شتا شوێنانەی پڕە لە شکست و دروستکردنی ئینسانی گرگن و شەرمن و ترسنۆک و لەرزە لێ و بێپرسیار و بێگومان بە دلیلی ئەوەی ئوستا زۆر وڵات هەیە داوای ئازادی کردووە و بۆتە دەوڵەت شکستی نەبوونی ئیرادەی کورد تا ئێستا کە ژێردەستەیە دلیلی بەتایبەتی لەو پارچەیە دلیلی ئەوەیە کە ئینسانەکان سەرۆکەکانی تۆ شکستن بەس یەکێکەڵی خەونی شاعیرانەیەکێڵێ ئێران و تورکیا دەوری داوین بەڵام گەر ئیرادا هەبێ ئینسان دەتوانێت 22 ساڵ یەکجار زۆرە بەسەر پێکەوە بۆیە نە لە باری سیاسی نە لە باری کۆمەڵایەتی بە هیچ شێوەیەک ئێمە نەمانتوانیوە سوپەرمانیش علاقەی بە ڕیالیزمی سۆشیالیزمەوە ڕاست بۆ ئەدەبی ئایندە سازی مارکسیەکان چەپەکانی سۆڤێت دەزانی لە 25 تا 65 درۆزنتری ئەدەب لە ڕوسیا نووسراوە لەبەرەوەی هەمیشە پیشانیدا کە عالەم خۆشبەختە و کرێکار ئازادە و کرێکار شادومانە ئەگەر سەریکەی کرێکار بە ئێواران بە تێک شکاویێتەوە پەیکەری کرێکاریان کردووە لە ئەرسەلان نەچێت لە هەر قەڵەت یعنی حتا لە پەیکەرا درۆی کردووە بەتەڵەکانی ئەو کاتەی پێدەوتێت تعبیە مەسەلەن هەر ساڵ ئێرانی عێراق جەنگ بوو دەیەها ڕۆمان نووسرا باسی سەرکەوتنی عێراق کرد عێراق ئەو ساش و نە ئێستاش هیچ سەرکەوتنی شتیان نییە کەلیمەی سەرکەوتن لە ئەدەبە لە فەنە ئیش لەسەر شکست دەکەی بەگشتی یەکەم ئیشی تۆ لەسەر ئەو پانتاییانەیە کە هەمیشە نابێندرێ و ناخوێندرێتەوە و هەستی پێ ناکرێ و پڕ لە ئیسانی زەبوون و ژێردەست و شکست بەڵام ئەوەی کە تۆ ناوی دنێەوە ئەوە تەنیا ئایندە خوازەکان بوون پێیان دەڵێ مستەقبەلیەکان بە تایبەتی لە ڕۆمان و ئەدەب مستەقبەلی بەو معنای ئەم ڕۆژ باشە و بەیانیمان جوانتر من ئەڵێم ئەم ڕۆمان ناشرینە بەیانی بەم عقلەوە بین بەیانی ناشرین من هیچ ئومێدێکم نییە بەو سیستمی پەروەردەی ئێستا من تۆ باس کرد بە کە وەکو جاران ئێمە تووتی و داهۆڵ دروست دەکەین مەیمونی لاسایی کەرەوە دروست دەکەین ئستا پەرلەمان 94 وتم قەرەقۆزنەوە هەمووی دەست بەرز دەکاتەوە بەڵێ طبعا لە پاڵەوەی کە ئێمە لە خوێندنەوەی چیرۆک و ڕۆمانەکانی تو چێژێکی گەورە بینی لەبەرەوەی هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی خەیاڵەوە هەندێک جاریش حسێکی کۆمیدی زۆر جوانتەیە کە تێکەڵ بە شخصێتەکانەکەی بۆ نمونە لە گوناهێکی سپیە ینی ڕاستە چیرۆکەکە خۆی ئاماژەیەکە بۆ تەنیا کەوتێکی گەورەی داهێنەر و ئەدیب لە وڵاتی ئێمەیە بەڵام بە حسێکی بە دیدێکی کۆمیدیانیا ئەتوانم بە زمانێکی کۆمیدیانن جوان نووسیوتە ینی نازانی پێ بکەنی لەگەڵ یان بگری ئەگەر ئەمین کەین لەم قسەوە بڕۆمە ئەوەی کە غوربەت و تەنیا کەوتنی کارکتەرەکانێکی ترە لە سیمەکانی ئەدەبی تۆ لە کۆی چیرۆکەکانە لە کۆی ڕۆمانەکانیشە هەمان شتە بینینەوە بۆ نمونەگەر ئەماژە بە حەسار و سەرەکانی باوکم بکەین سێرەکەی کارکتەری ئەو نۆڤڵێتە سەرکی سەرنجام تەنیاکەوێ لە گوناهێکی سپیا بە هەمان شێوە سێرکەن ئەم چیرۆک نووسە چی لێدە لە پای ئەوی چیرۆکێکی نووسیەوە تقریبا ئەتوانین بڵێن یەکێکتر لە سیماکانی ئەدەب و ینی تۆ تەنیا کەوتن و غوربەتێکی قوڵە لای من عەزەکەم بتگەڕێمەوە ئەدەبی جیهانی دۆستۆڤسکی بۆ ئەڵێم هەمووان لە پاڵتۆکەی گۆگۆل پاڵتۆ چیرۆکەشی درێژی گۆگۆلە گۆگۆل عەزەمەتەکەی لەوە دابوو هات لە ناو ڕووسیای قەیسەری لەو ڕۆژگارە ئینسانێکی دۆزیەوە کراوە تا بە کوردیشت لە تەمسیلاتی شخص هەفتاکان بینیمە ئەحمەد سالار ئەحمەد ئەبڵێ دەوری ئەوە کابینی مفەتیش ئەو کابرای پاڵتۆکەی لێ دەزن کێشەیە بێ بە پاڵتۆیە پای کاس دنیا ساردە واگەردەچێ لای جیدی مۆباسانی فەرەنسی کە مامۆستای چیرۆکی کورتە لە عالەم واگەردەچیتە لای چیخۆف واگەردەچیتە لای ئۆهێنری لە ئەمریکا ئەوانە چیرۆک نووسن و هەر یەک لەو مامۆستایانەی چیرۆک و هەتا لە ڕۆمانیش دۆستۆڤسکیش پڕ لە پارەوە پراوێست دۆستۆڤسکی هەموو ڕاستکۆلینکۆف چێ دەبینێ
سۆنیا چێ دەیبینی سۆزانیەکە کە بێ لەشی خۆی بفرۆشێت تا خوشک و براکانی بەخێوکە پاڵەوانە هەرە گەورەکانی ڕۆمان و چیرۆکانی دنیا هەمووی تەنیان ڕاست هەمویان پاراوێز خراون و فرامۆش کراون و نابیندرێن و ئەگەر قسەکە وا بکەین تۆماس ئەمن دوێنێ کتێبەکەم تۆماسمان ئەوەی شاخی سەهۆڵینی نووسیوە مردن لە بندقیە ڤینیسیان ئەم کابرایە هەموو پاڵەوانەکانی تەنیان ئەوە تۆنی بە تەنیا کورت باس لەکەی هەتا لە ڕۆژ ئاواژ لەوەتەی ڕۆمان و چیرۆک دروست بووە هەمیشە کاری لەسەر پاڵەوانێکی شاراوە و لاتەریک و دوورە پەرێز و یا وەک خۆت سەرەتاگوت تێکشکا و دروست کردووە ئەگەر سیرکەی شکسپیر بەوە بەناوبانگە ڕۆمانە تراژیدیەکانی ئەوانەی مەرگ ئامێزن مەرگە ساتیاوین مەرگە ساتی تایە لە کۆمیدیەکانی زیاتر ڕەواجەیە بۆ نمونە ئۆتێلۆ هاملێت ماکبێت مەرگە ساتی شالیر بۆچی شکسپیر بە تراژیدیەکانی دەناسرێتەوە نەک بە کۆمیدیەکانی لەبەرەوەی دنیا بۆ خۆی تراژیکە هەر لە چیرۆکی ئادەم و حەوا کە لە بەهەش دەرەکرێن لێەوە ئیتر ئینسان لەسەر ئەم ئەرزە وێڵ ئەبێ وێڵ ئەبێ یعنی بوونی ئێمە لەسەر ئەرز وێڵە و بتگەڕێنمەوە نقطەشی سەرەکی واقعی ئایا بەلای تۆوە بەلای و کەسانی جۆمان لێ دەگرن هەر کەس بۆ خۆی دوورگێکی شاراوە نییە هەر کەس لە ناو خۆیدا دوورگەیەکە لە ناو بەحرێکە کەس نایگاتێ نە بەلەم نە پاپۆر وەکو چۆن ڕۆبنسن کرۆزۆ چۆن لە دوورگەکە دوایی ئەوەک دەدۆزێتەوە ڕەش پێستێک ئەیکا بە کرێکاری خۆی ئەمەش حکایەتێکی عەجیبە پڕە لە ڕەمز و دەلالات طبعا باس لە غەرب زەدەی ئەو شتانەشی تایە قسە لەسەر ئەوەیە کە تۆ ناتوانانی پێم سەیری ئەم سوال ئەکرێ دایمەن بۆ پاڵەوانەکە تێکشکاون یا بۆ پاڵەوانەکە تەنیا خودی ئینسانی کورد تا ئەم ساتە وەختەگە قسەمە لەسەر کورد بێ کەس بە هەزاران ژنومێرت بە تەنیا ئاژین لە ناو یەک پێخیفشان و ڕاستە بزانام ساتا چەند طبعا من شتێکی فرامۆش کرد شخصیتەکان کەساتەکانی ئەدەبی تۆ بە تەواتی شخصەتی هین نین پەراوێزی نین بۆ نمونە لە چیرۆکی میمە ئێمە شخصەتێکمانەیە کە نووسەرە ناوبانگێکی هەیە بەڵام خەریبە لە ناو بزەبەت ئەوەی کە بەلامەوە گرنگە ئەوەیە کە لە شخصەتە پەراوێزەکان و شخصەتە کەساتە دیارەکانیش لە ڕۆمانی توێ غەریبی و هەستکردن بە نامۆیی و تەنیا کەوتن کۆیانەکات ئەزانی سەبەکەچێ گوڵی ڕەشوەرگرە هەمویان ئەدۆڕێن هەر شەش پاڵەوانەکە شەش چیرۆکی درێژە لەبەرەوەی ڕازگۆن لەگە خۆیان تۆ لە کۆمەلگایەک کە هەمووی درۆ و ڕیاکاری بێ پاڵەوانێک کە تەبێ ڕازگۆ بێ مەسەلەن من و قالۆسەکەی بابڵێت ئەم کوڕە لە ماستەر نامەی هەیە پەشیمانە بێتەوە لەبەوەی وایە زانی فرۆید ڕاز دەکات بافلۆف ڕاز دەکات کە تووشیەوە بێ سەرخۆشێک لە سەری ئوتێلەکە کە ئەموو لە بەغدا دەخوێنێ سەگەکەی بافلۆفی بیرەکەێتەوە گومانەکە کە ڕاست بێت گومانەکە کە دەوێ بزانێ فرۆید ڕاسترەیە بافلۆف دیارە بافلۆ بڕای بە عیادە بووە بەڵام خۆزانانی فرۆید ئیمانی بە ناخود ئاگاچی بدەن لا شعور عقلی شاراوە من بەڕاستی لە چیرۆکە لە ڕۆمانە حتا لە ژیان خوێندنەوەشە لە ناسینی ئەخلاق خەرک زۆر قەرزاری فرۆیدم چکە فرۆید دەڵێ هەموو هوشیاری ڕۆژانەمان درۆزنە مرۆڤ ئەشکەوتەکی تاریکە هەزاران فانوسیشت پێ ناتوانانی بیدۆزیتەوە کەواتە ئەستاس هیچ لەسەرەوەیە یاسین هیچ دەبێت لەسەرەوە بکەی کۆمەلگای ئێمە شەرمن و ترسنۆکە بە درێژایی ئەو مێژۆی کە ئێمە تا ئێستا هێناومان و درۆزیشە لەگەڵ خۆی لە هەمە ڕیاکارە لەبەرەوەی مەسەلەن ئەمن لە فیلەنداش دوایاتمە گوتم من وامزانی یەک شێرزادم بەزێ سازەکەم 20 شێرزاد لە ناو منایە ئەمە ئیقاعێک بدۆزمەوە لە بینەوە ئەوش گوناحی من نییە من لە کۆمەلگایەکی خراپ گەورە بوو وقتیش بانگەشەوە ناکەم کە کەسێکی عاقڵ و خوێندەوە لاش نووسین تۆ پرسیت بۆ مێژوویشەکەی نەخێر ئەساسن بۆەوە نووسم خۆم نەخۆشم ئەس دەکەم ئەمێ وەکۆ برادرەی پێوتم ڕاست دەکە دەمێ بە خۆم بەتاڵکەم و بزانام کەس لە من ئەچێت و ئەو گەڕەکەی خۆمان دوای باسی شارەکەمانەکەم دوایی حەزم لێ باسی کوردستان بکەم یعنی بۆیە ئەمێ لە مناڵی کە یەکەم چیرۆکم نووسی باسی خۆمە بەڵام دوای هاتمە گەڕێک دوای شار دوای ئێستا بیرێکەمەوە کوردستان چیتایە و هەمووشی بەلای منەوە خەڵکی شاراون و ژیانێکی نهێنی ئامێزی هەیە و من حەزمە ئەو نهێنیە وەکو ئەوەی هانز ئاندرسن بەرجەسکرین مناڵەکە دێتە ژوورەوە هەموو درۆکە ناڵێن پاشا ڕوتە بەرگ درۆکان هیلاگەکە دەڵێن بەرگەشی زۆر جوان بەڵام پاشا ڕوتە تۆ ئیشەکەتەوەی بڵێ پاشا ڕوتە و ئیشی ڕۆشنبیر و ئیشی نووسەر ئەبێ هێڕش بەر بێ ئەبێ پەلامار دەربێ بۆ ئەو پانتاییانەی
کە گوناحەکە حرامە کە عیبە. یەک لەوانە جێمس جۆیسە ئەڵێ من ناتوانم بنووسم ئەگەر هەست و نستی خەڵکی بریدار نەکەم، کەیفی خۆیەتی لە من بێتاقەتە، بەڵام من پێتەڵێ لەسەر خەڵکانی دەبڵن دە چیرۆشتیای وابزانم تێر و پڕیان تێ هەڵدا. جێمس جۆیس زۆر نووسەر تێ هەڵدرا. ئەوە لە باسی دوالیزمی داهێنەر کۆمەلگاکەین لە ئەدەبی تۆ بەتایبەتی لە چیرۆکێکی وەکو چیرۆکی میمە ئەمینی چیرۆکنووس سیرەکەی ڕوبەڕووی غوربەتی کێجگار گەورە بێتەوە. ئەم زەلامە کە داهێنەرە ئاماژەیە بۆ غەریبی شخصێتێک کە پێوترێت داهێنەر لە کۆمەڵگا. گوناحی سپی ژوایە، ڕەکابرا چیرۆشێک لەسەر ڕاوچی ڕیشۆڵەکان نووسێ، ژنەکەی کاتی خۆی لە گوند ڕەدوو کەوتن، کابرا دەیە باسی عەزابی ئەو ڕاوچیە بکە، بەڵام باسی ڕەدوو کەوتنەکایتیایە، بۆیە هەموو تف و لەعنەتی یەکەن. ئەویش دەڵێت کاکە من باسی عیزراییلم کە ئێمە لە یەک ژوورە نووسین، باوکم هەنجیرێکی بڕیوە چیرۆکی عیزراییل، دایکم لەوێ بە تەکسێک هات لاولێرەوە گریا، گوتی ئەمە کەی لەگە باوکت نووستوو؟ گوتم بۆ بووکەکەمان چوو بوو بۆی خوێن بۆ. ئەویش باسی ئەوە کە من باڵەقە بم ئەو شەوە، دایکم یەک دنیا عەزابی چەشتووە، هەنجیرێک لە ماڵی ئێمە بڕاوەتەوە، لەبەر باوکم مێوەکی زڕی هەیە، مێوەکەی ڕەشمیری بووە بەربگرێ. وەلحاصل من بیرم کردو دوای 20 ساڵ ئەمە باسی باوک سالاری و عایلەی کوردی و نووسن لە یەک ژوورێ یعنی چی و جۆت لەوەیە کە دایک و باوکت بەیەکەوە خەوتون. گوتم دایک بەڵام تۆ من 12 ناڵت بووە ئەی چۆن؟ گوتی کوڕم وەڵای باوکت ئەوەندە بەراز بوو کافر بوو بەکنە من دادڕۆی لە خۆم ئاوز دەبوو. باشەوە ئوستاز بەڕاستی باوک دایکم زۆر ڕاز دەکات نەنووسووە لەگەڵی، بە هەزاران ژن نەنووسوو. عشقی نووسن نا بە معنای خەوتن سێکس، بەس عشق نەبووە لەگەڵ، خۆشەویستی نەبووە. بۆیە قسەکەم لەسەرەوەی تۆ مەسە من دایکم گریا، تۆ نازانی من مردم، یعنی مردم لەبەرەوەی دایکم دادگایی مەکە لەسەرەوەی من چیرۆکم، کەواتە تۆ ئەبێت لە خۆتەوە دەست پێ بکەی و دوایی بینیم هەزاران کەس وەکو منن، بەڵێ ئێمەش ئەوامان بینیوە، ئەمە شەدەمان بینیوە کە طبعا زۆربەی باوکانیش اختصابی ژنەکان نەکەن، ڕێیپە پێی دەوترێ ئازایی. بەڵێ بە زۆر بە هەزاران ژن بە زۆر مێردەکەی دەچێتە گژی. باشە تۆ باسی ئەو بکەی، کۆمەلگا پێی ناخۆشە ئوستاز، ڕاست خەڵک پێ دەڵێ حیا بەرە، بەڵام ئەزانی چەند نەخۆشی. ئەمە ژاندێکی تری ئەدەبەوە، ئەدەب بەگشتی و ئەدەبی تۆ بەتایبەتی ئەوەی ڕوودکردنەوە ئیش لەسەر ڕوودکردنەوە. ئافرین ئەوە خۆی ئەو قسانەی تۆ لەم ڕستەیەدا لەم دەستەواژێ بەرجەستە دەبێت کە تۆ ئیشی تۆ ڕوودکردنەوەیە. ئێستا سێرکی کۆمەلگای ئێمە پڕپڕ بووە لە ماسک، ینی سێرەکەی دەمامە مامۆستای جامعەی مزەیف، سیاسی مزەیف، ئینسان خۆی بۆ بەکایدێکی مزەیف، هەمومان لە پشتی هەزاران ماسکەوە خۆمان شاردۆتەوە کە ئەچینە سەر ئەسڵی خۆمان سێرەکەین. ناکاکە ئێمە فسفس پاڵەوانەژ نین، ئێمە و پیاوە گەورەیەژ نین، سێرەکە ئێمە ئینسانێکی شکستە لاواز بە یەک دنیا عیب و عارەوە. ئەدەبی تۆ ئیشەکاوە، بۆیە ئەدەبێکی ئیستیفزازیشە لە هەمان کاتە. بێگومان تۆ بیرت نەچێ کابرایەک میشل بۆتۆر، ئەویش ڕۆمان نووسی فرەنسی، ئەڵێ وا هەست دەکا نووسەر لە طبقەی متوسطەوە زۆر، یعنی چینی ناوەڕاست، بە تایبەتی ئەو باسی ڕۆمانوسەکە. بۆ ئەڵێ ئەوانە بەڕاستی خۆشەویست نین، چکە هێڕژبەرن، دەستنە سەر کۆمەلگا و عیب و عارەکانی دەڵێن. خۆ تۆ قسەیە دەتوانانی چێ بازاڕش باسی عیب و عار بکەیت، لە هەر بەرنامەج تەلەڤیزیۆنی ساڵانە باسی عیب و عارەکرێ، لە تەلەڤیزیۆنی حیزبەکانیش باسی عیب و عارەکرێ، وای لێ هاتووە هەموو عالەم تێدەکە عیب و عارەکەیە، بەس لە باری واقعی کەس ناوێ اعتراف بکە کە عیب و عارەکە لای ئەوە. ئەنی کێشەی ئێمەوەیە، مەسە من مامۆستا بوویمە، هەست دەکەم مامۆستایەکی چاک بوو، بەڵام کاکە من سێ شەڕم کردو قەت لە بیرم ناچێت، لەبەرەوە کەسە چەقۆچێش بووە، منیش لە کۆڵانەکانی یاولێر گەورە بوومە، منیش چەقۆچێشم ئەگەر بمەوێ، کەواتە منیش ئادەمی نیم، منیش شەڕەکەم، منیش ناتوانم لەوەدا. بەڵام تۆ ئەدەب و فکر و فەن ئیشەکەی ئەوەیە کە دەوێت لەو ڕابردوو میراتە خراپ بتشواتەوە، پاکت کاتەوە. من بۆم نییە یاسین پێ بڵێم خراپە، من ئەمێ خۆی ببینی وەک خۆی بەڕووتی تا بڵێ باوکەڕۆ چەند ناشرینم، یا ئاوێنێکی بدەیتێ بڵێ هەوڵ دەدەم چ جوانتر بم. هەموو ڕۆمان نووس و چیرۆک نووس و هەرچی نووسری دنیا هەیە باسی ئەوە ئەکەن کە دەکرێت ژیان جوانتر بێ، بەس لە ڕێی چیەوە؟ لە ڕێ ئەوەی کەشفی ناشینیەکانی کۆمەلگای خۆی. گەڕانەوە بۆ هەمان مەقولەکەی سوکرات خۆت بناسە. هەرواشە ئێستا لە ئەدەبی ڕاقی لە ئەوروپاش ئەدەبێکە کە کەشفی حیاتی سڕی ژیانی شارەوەی کۆمەلگای خۆیەکە. هەموو ئەو ڕۆمان نووس و چیرۆک نووسانە مەسەلەن یەکی وەکو گونتەر گراس بۆ لە ئەڵمانیا بەناوبانگە، ڕاستە فترەی نازیەکان باسەکە، بەڵام هیچ کتێبەکی نییە ئیستیفزازی نەبێت.
ڕاستە ینی بۆیە ئەو ئەدیبانەی کە دنە دەر پێدەوتە دنەم دەدا دنە نەقیزەی تێوە دەژەن نەقیزە بۆ نییە بریندن کورد نەقیزە بۆ نییە کە تۆ وات لێ بکەم مجرد بتشکێنم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ ئەوە نییە چکە ئەوە من دژی ئەوم لە ڕووی کۆمەڵایەتیەوە تۆ مەسەکە دەڵێ مامۆستای زانکۆ دەمامکدارە دەکرێت دوو کەسی تێدا بێت دەمامکدار نەبێ سێ کەسی تێدا بێت بەڵام قسە لەسەر عامی کۆمەلگای کوردیە لەباری کۆمەڵایەتیەوە وەکو تۆ فەرمووت هەمووی خۆی دەشارێتەوە و ئەدەبێت شێ ئەدەبەی درۆزن بەس ئەدەبی بەرگری هەمووی پاڵەوان بازیە ئەدەبی بەرگریمان شکستی تیان نییە معلم شۆڕشێکە بۆ 50 ساڵ پڕ لە شکست سێڤانتس لە کۆتاییەکانی چاخی ئەو چاخی کە پێڵەن چاخی نەجیب زادی و خانەدانی و پاڵەوان بازی دۆنکی شۆتە نووسێ دۆنکی شۆت باشە ئەتوانم بڵێم ئەدەبی تۆ ژوەکو جۆرێک لە دۆنکی شۆت وایە چونکە نزیکی 50 ساڵ ئەدەبی ئێمە هەر پاڵەوانی بەرهێمێنە ئەوە ئەوەی کە ئێمە پاڵەوانین و شخصەتی پاڵە بەڵام ڕۆمانی تو دوتی نەخێرەمە دۆنکی شۆتی ئەکرێن بەراورد بکەین دۆنکی شۆت جوانترین شتی ئەوەیە بۆ من کە کابرا چیرۆکان نەخوێنێتەوە سوارچاشی زۆر نەبەزیوی تایە خەیاڵی خۆش ئەبێت دۆنکی شۆت بەوەی سواری ئێسترێکە بێ شمشێرێکی دارینی پێەیە وازانێک کچێک لە گوندێک چۆن هەندێک کوژن بەش زۆر بەشووی دەدەن باوا بڵێ دەیە فریایکەوێت نەکچ هەیە لە ڕێگا تووشی پەروانەی با ئەبێ ئاشی با لەگە پەروانەکان بە شەڕ دێوا بە شمشێرێکی دارین وا دەزانێ ئەمە دژمنە خۆی علاقەی بە وەهمەوەیە حەز دەکەم ئەوە کەمێک وا بکەین دەقاودە ئەو قسەی تۆ ڕاستە دۆنکی شۆتە بەڵام یعنی وا هەز دەکات دۆنکی شۆتە بەڵام تێکشکاوە بۆ چکە دوجار دۆنکی شۆت کۆتایی دێ بە تێکشکان بیرت نەچێت ڕاست دۆنکی شۆت لەوەدا وەهمەکی تەواوی کە سوار چاکە و جەنگاوەرشی ژمارەیەکە هەرچەند نیازەکانی چاکن بەڵام من هەموو کەسەکان ئاوا دەست پێ دەکەن کە جەنگاوە مەسە لە زەلکاوە مامۆستاکە دەڵێ لەو زەلکاوە مەلەمەکەن ڕەمزیە لەسەر دەمی بەعز نووسیمە بەڵام مامۆستاکە فڕێ درێت ناو زەلکاوەکە خۆی هەموو ئیشی مامۆستایە باسی بەلهاری زیاب بکە بۆ قوتابیەکان بەڵام فڕێ دەدرێت یعنی ئەگەر سیرکەی هەمویان بە پاڵەوان بازی دەست پێکەن بەس من نامەوێت بڵێم لە سەرکەوتوو دەبێ بەڕاستی ئەو چیرۆکەش دەخوێندرێتەوە لە عشقا کە شکست دێنێ کۆتایی بە لە دیابڕانی ئەمریک ڕۆژ ئاو ڕۆژ هەڵات لەوەیە حکمەتی تایە زۆربەی عاشقە گەورەکانی دنیا بە لێکدابڕانی ئەمریک کۆتایی دێ ئەوە وا دەکات باشتر بیرکەیتەوە بەس بە دۆڵ و زوڕنا کۆتایی بێ قەت بیر ناکەیتەوە بەڵێ مامۆساوەک واتانی هەیەی شادومان کۆتایی شادومان کۆتایی شاد ڕاحەتت دەکا بەوەی ئۆکێ دنیا زۆر خۆشە بەس ئەوەی کە شکستی تایە مەرجی تێدایە لێکدابڕانی تایە ناومان ناشکەست با گشتی ئەوە وات لێ دەکاتەوە بیرکەیتەوە لەو شکستە بۆ هەیە وەک دواخاڵ و بۆ قەفڵکردنی ئەم ئەڵلقەی بەرنامەکە باز لە ڕەهەندی تەنەبوو یەکەم لە چیرۆک و ڕۆمانەکانی توێە ینی ئەمە پێشبینی لە دەرەوەی توانای چیرۆک نووسە بەڵام چیرۆک نووس فیراسەتی چێ لە عەربیا پێوترێ فیراسە دەتوانێت ئەتوانێت بەرەنجامی شتەکان ببینێ ئەوەی کە ڕەنگە فەیلسوفەکان یەکێک لە ئەدیبەکانن بیزەبت ناوەکەی ناسانم کە باز لەوە کاڵێ لە بەرامبەر ئەدیبەکانە گەورەترین فەیلسوف و مفەکری جگە لە قەزەمێکی چیتر نییە ئەمەش تەمان شتێکە ئەدیبەکان زۆر پێیان نازم بۆی کە ئەدەب ڕەگەزێک وەژانرێکی باڵاترە لە زانست و تەنانەت لە فەلسەفە و لە زۆر شتی تر بەڵام ئەوە وازدێنی بۆ بەرنامەکەی تر بەڵام بە کورتی جوان بێتەوە لەسەروی کە بۆ نمونە نۆڤڵەتی کوک و نۆڤڵەتی حەسار و سەگەکانی باوکم کە تایە ئەو کۆمەلگایە ئەو کۆمەلگە ئاسنینە تێگەشتێ و ئەو دیوارە نەدەڕ من فەوزا دروستە بێ تاڵانی دروستە بێ کە پێش ڕاپەڕین 4 ساڵ پێش ڕاپەڕین نووسیتە هەمان بەرەنجامە بینینەوە و تحمل لەکردنی ئازادی بینینەوە کە لەو نۆڤڵەتی ئاماژە پێتراوە لە چیرۆکی توتیستان و گەڕێکی داهەوڵەکانیشە کە دوو چیرۆکی زۆر بەناوبانگ و زۆر گرنگی تۆن ئاماژە بۆ کراوە کە کۆمەلگەی ئێمە ئەبێ بە کۆمەلگەیەک لە توتی و لە هەندێکی شانە بن بە داهۆڵە بێ بە کۆمەلگەی داهۆڵەکان ئەگەر گەڕێکی داوڵەکان بکەین بە کۆمەلگەی داوڵەکان هیچ فەرقێک ناکە ئەم ڕەهەندە تەنەبوویە ئەمێ زۆر کورد لەسەرەوەی ئایا شتێکە ئیلهامێکە چوزانم ئیلهامێکە دێت یا شتێکە فیراست و بیرتیژێکی هی ئەدیبەوە کە تۆ ئەم داهاتۆ ببینی دافنیشی پێشەوەی تارە دروست بێ یعنی بەو معنا ئەوەی کۆمەڵی شتی زانستی کردووە هەموو نیگار چێشەکە و لەوە باشتر بێشەوەی مرۆڤ بچێتە سەرمانگ دەیان چیرۆک و ڕۆمانە خوێنیتەوە کە مرۆڤ ڕۆژێک دەچێتە سەرمانگ پێشبینی هەتا لەباری چیرۆک و ڕۆمان لای پێش زانست کەوتووە ینی هەر شتێک لە زانست دەیدۆزیتەوە خەیاڵێک کراوە کە لە چیرۆک و ڕۆمانێکە ئەیدۆزیتەوە
ئەو پێشبینی لە ئەدەبی ڕۆژاوا چکە پێش ئێمە کەوتون بۆیە هیچ سیر نییە من لە پەروەردە ئیژەکەم و زۆر خولیان بۆ بزانم خۆم چێم و بۆ شکستم بۆ نابوتم بۆیە تەسەورم کرد برادەرەکانیشم بینی وا بوو من دڵنیا بووم کە ڕۆژێک دێ ئەم کوردستانە ئازاد دەبێ حەسارەکە ئەڕمێ قەڵاکە زیندانەکە بەڵام من گومانەمە ئینسان لە ناوە ئازاد بوو بێ پرسیاری منوێ و مرۆڤ ناتوانێت بە بڕیاردەر ئازاد بێ واتە بەیانیستی لە خەولەبەری ڕاپەڕی نەیتر ئازادی من تا ئێستا هەستەکەم کۆمەلگای کوردی 22 ساڵە بە هەموو ئەو شتانەی کە ڕەونەقدارن ڕەنگا و ڕەنگن کۆمەلگایە کە نەیتوانێت ئازاد بێ شکە ڕستەکەی مارا سادم بیرەکەوێتەوە مارا و ساد یەکیان بڕای بە شۆڕشی کۆمەڵایەتکەوتی فەردی تاگرەوە ئەڵێ تۆ زیندانەکان لە دەرەوە ڕمان بەڵام کۆمەڵی زیندانێ لە ناو زاتی مرۆڤەکان چۆنی ڕمێنی بۆیە حەسار لای من پێشبینی نییە بڵێ من بە معنای پێغەمبەرایەتی یا بە معنای فالچی بەس بەڕاستی من ئەزانم ئێمەی کورد کە سەدەها ساڵە بندین ئەگە ناڵێم هەزارها ساڵە و کۆیلەی چکە لای من حکومڕانی عەرەب و تورک و عەجەم کۆیلەیە و ئەمەش دلیلی ئەوەیە کە تۆ تا ئێستا لێرە خنکاوی وەجگە لەوەی کە ئێمە دەکرێت مستعمەرێکی غەربی بین وەکوی بێشکچێڵێ بەڵام من گومانم هەیە کورد تا ئێستا بە 22 ساڵ ئازادی لە باشوور توانی بێتی ئازاد بێت بۆیە من بڕوان بۆیە دەتوانی باوکان بکوژی باوکی عەرەبیمان کوشت بەس باوکی کوردی کە حکومی منەکە بۆ من هەمان سیمایە بە دەکرێت جنێویشم پێ بە کوردی ئەم سێنێتەوە بە کوردی لێرە ئەم ئەڵقەیە کۆتایی پێنین لە ئەڵقەی داتووە باز لەو ڕەهەنداکەین و باز لە حەساری ئەو حەساراکەین کێسا لە میسر تێکشکاوە لە تونس تێکشکاوە درێژی گەورەی زبارێکی عەرەبی لە ئارادانی بەڵێ قسە لەسەر ئەوان ناکەین بەڕێزان خۆشەویستان ئەمە ئەڵقەی یەکەم بوو لەو بەرنامەی کە لەگەڵ مامۆستا شێرزاد حەسەنە ئەنجامماناوە بە هیوام لە بەرنامەکانی داهاتووشە هاوڕێمان بن و کاتێکی خۆش بە هەموو لایەک و سوپاس بۆ تۆ زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش.